بەڵێ ئازیزان دەگەڕێنەوە لای پەیامنێرانمان سنوور کەریم لە زرگوێزەوە لەگەڵماندایە و ئەحمەد زێباری لە کۆیەوە لەگەڵماندایە بزانین دوایین زانیاری لای ئەوان چییە. ئەحمەد دێمە لای تۆ لە ئێستادا دەمەوێت بزانم دوایین زانیاری لە کۆیەوە چییە لەو شوێنەی کە تۆ لێیت، ئایا ڕەوشەکە ئارامە یان نا؟ هێرۆ ڕێو شوێنێکی توندی ئەمنی گیراوەتە بەر لە ناو شاری کۆیە و دەوروبەری شاری کۆیە، هێزێکی زۆر بەڵاوەیان پێکراوە. ئەمڕۆ ینی تەنانەت کەمێک بەر لە ئێستا پێشەوەی داخلی بەرنامەکە ببم بۆ جاری چوارەم لە بنکە و بارەگەکانی دیموکرات و دەوروبەری قەڵاکە و قەڵای دیموکرات کە دەگوترێت و دەوروبەری ئەو شوێنایی کە پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان پەنابەرانی کوردستانی ئێرانی لێنە بۆ جواری چوارەم تەنانەت من بیستم تا 6 جار لێیاندرا دەنگێکی زۆر بەهێز بەدەنگێکی زۆر بەهێزەوە لێیاندرا، ژمارەیەکی زۆر بریندار بوون، ژمارەیەک قوربانی دەکەوتەوە. بەڵێ ژماری دەزانی ژماری قوربانیەکان یان ژماری کوژرا و بریندارەکان چەندن لەوێ؟ بەڵێ ینی من بە پێی زانیاریەکانی من 4 کەس گیانیان لە دەست داوە. لە نێوە 4 کەسە نازنەمەی 2 لەوانە یەکێکیان ژنێکە بە ناوی هاجار و یەکی تریش میلاد، ئەمانە گیانیان لە دەستداوە، 4 تریش بریندار بوون. ئەمە هەر لە کۆیە، ئەمە بەس لە کۆیە ئەم ژمارە هەیە. بە پێی زانیاریەکانی من پێشبینی زیاتریش دەکرێت کە ژمارەی گیان لە دەستداوان و برینداران بەشێکی لە برینداران گواستراونەوە بۆ نەخۆشخانەی کۆیە کە کەمێک لە منەوە دوورە، ئێستا لە پێش نەخۆشخانە بووم. ژمارەیەک لە برینداران گواستراونەوە بۆ هەولێر. بەڵێ ئەحمەد پێشەوەی بچمە لای سنوور دەمەوێت بزانم ئەو کەسانی کە با بڵێن ئەو قوربانیانە چ کوژراوەکان و چ بریندارەکان ئەوانە لە پێشمەرگەکانی دیموکرات بوون یا خەڵکی مەدەنیشی تێدا بوو؟ بەڵێ بە پێی زانیاریەکانی من یەکێک لە ئەوانە لە پێشمەرگەکان بوو، ئەوانی تریش خەڵکی مەدەنی بوون کە تا ئێستا زانیاریم بەدەستگەیشتووە. خوێندن لە کۆیە و دەوروبەری کۆیە وەستێنراوە بەوەی ئەم بردومانانەوە مەترسیەکی زۆر بڵاو بوویتەوە لە نێو ئەو پەنابەرانە، لە نێو کەمپەکە دراوە کەمپی ئازادی کە تایبەتە بە پەنابەران لە دەوروبەری قوتابخانەکە دراوە، ینی خەڵکی سڤیل کراوەتە ئامانج. دێت مەترسیەکان زیاتر ئەبن و خەڵکی شوێنەکە بەجێ دێڵن، ینی تیمێکی ئەمبۆڵاس لە هەولێرەوە گەیشتوتە شوێنی بەڵێ. بە ئەحمەد لەگەڵماندا بمێنەوە دێمە لای تۆ بۆ زانیاری پاشان لەسەر پردێک کە لەوێش دراوە، بەڵام پێشا دەچمە لای پەیامنێرمان سنوور دەمەوێت بزانم ئێستا ڕەوشەکە لە لای تۆ چۆنە؟ بەڵێ هێرۆ دیارە لێرە لە چاو هێزەکانی دیموکرات واتە لە چاوکۆی و پردێ وەزعەکەتە ئاستێکی زۆر ئارامترە و قەبارەی زیانەکانیش بەگشتی لێرە کەمترە. لە ئێستادا دۆخەکە بە تەواوەتی ئارامە، هەرچەندە ماوەی چەند خولەکێک پێش ئێستا ئێمە لای هێزەکان بووین، واتە لای هێزەکانی حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بووین، ئەوان دەیەمان ڕاگەیان کە ناوچەکە چۆڵ بکەن لەبەرەوەی کە پێیان ڕاگەیەنراوە لە سەرچاوەیەکەوە کە دوای کۆیە جارێکی تر زڕگوێز و بانەگەورە بردومان بکرێتەوە. بۆیە داوایان لە تیمی ڕاگەیانەکان کرد کە هەموو نزیکی بنکە و بارەگاکانی ئەوان چۆڵ بکەن، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە وەکو ئاماژەم پێکرد تا ئاستێکی زۆر وەزعەکە ئارامە، لەگەڵەوەی کە هێزەکان بە شێوەیەکی چڕ بڵاویان پێکراوە، بەڵام خۆشبەختانە دەمەوێت ئەو بڵێم کە هیچ زیانێکی گیانی نەبووە، تەنیا 3 بریندار هەیە. هێرە و هەر دەمەوێت ئێستا ئاماژە بۆ بکەم کە قسە لەگەڵ تۆ یاکەم دەنگی تەقە لە بنکە و بارەگاکانی منیش گوێم لێ بوو کۆمەڵە دەبیسترێت، ئێمەش گوێمان لێ بوو لێرەوە ئەو دەنگی تەقانە چییە، بەڵام وەکو ئێستا ئاماژەم پێکرد بە دیاریکراوی. بەڵێ سنوور هیوادارم نزیک بنکە و بارەگاکانی کۆمەڵی سنوور هیوادارم لە شوێنێک بیکە پارێزراو بێ. دەگەڕێمەوە لای پەیامنێرمان ئەحمەد زێباری. ئەحمەد وەکو پارتی ئازادی کوردستانیش ئاماژەی پێکردووە و کە ئەوانیش هێرش کراوەتە سەریان لە پردێ، دەمەوێت بزانم زانیاری نوێ لەسەر ئەوێت چییە؟ بەڵێ 10 کەس لەوانە بریندار بوون، 3شیان گیانیان لە دەست داوە. ئەمڕۆ هێرش کراوەتە سەر بنکە و بارەگەکانی پارتی ئازادی کوردستانیش، وەک ئاماژەم پێکرد کە ژمارەی بریندارەکان تا ئێستاوەی کە بە من گەیشتووە 10 کەس بووە، ژمارەی ئەوانەشی کە گیانیان لە دەست داوە
سێ کەس بوون ینی فڕۆکەکانی چاودێری بەچڕی بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە لە 24 مانگەوە هێرۆ بەچڕی خاکی هەرێمی کوردستان بردومان دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان ئەمە بە پێشێلکاری زانی و شەرمەزاری کرد و داوای کرد کە بە هەر پاساوێک بێتن هەڵویستێکی ناڕاستە و گۆڕینی ڕوتی ڕووداوەکان داوای کرد کە پێشێلکاریانە نەکردن هێرو ئەگەر دەرفەتم هەبێ ئاماژە زۆر بە کورتی ئەحمەد کایە بەپەلە کەمێک بەر لە ئێستا لەلایەن هاوسەرەیەکێک لە ڕۆژنامەنووسانەوە پەیوەندی پێوە کرا کە هاوسەرەکەی بریندارە بە ناوی پامێری ڕادوی فەردا ڕەسوول گەوهەری لە شارێکۆیە کە لە کاتی مقابلەکاندا تووشی موشک و بە درۆنی بۆم ڕێژکراوە هێرشکراوەتە سەر ئەو شوێنە ئەو لەناو مقابلەدا بووە بەڵام من ئەمەوێ هەر لە ڕێگەی ئەکرانەکانی دەنگی ئەمریکا و تەواوی خەڵکی ئاگدار من لە ڕووداوە کە کەمێک بەر لە ئێستا ئەو ڕۆژنامەنووسە گەیشتمە لای ئەو ڕۆژنامەنووسە و تەندروستی باشە و کەمێکی تر دەگاتەوە لای ماڵ و خێزانی. بەڵێ سپاس پامنێرمان ئەحمەد زێباری لە کۆیەوە لەگەڵمان بوو و پامنێرمان سنوور کەریم کە لە زرگێزەوە لەگەڵمان بوو زۆر سپاسان دەکەین.